بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة الفجر سورة مكية سئة طبعا باسي كوملك بابد كالوانا قصة وبسرهاتي كوملك أمتي بيشوك أخوال ناوي بردون وكرتي وپاشان یاسای خوای گەورە بۆ تاقیکردنەوەی ئینسانەکان و ئینسانەکان لە بەرامبەر تاقیکردنەوەکاندا چۆنن. پاشان خوای گەورە باسی سەرنجامی ئینسان دەکات، هەم ئەوانەی کە خراپەکارن و هەمیش ئەوانەی کە چاکەکارن. سوورەتی فەجر کە یەکەم وشەیە خوای گەورە سوێندی پێ خواردووە بە معنای بەرەبەیانی دێ دەفەرمێ والفجر یعنی سوێند بە مەرج نێوانی کە پێشتر هاتوونەتە خوارێ، بەڵام یەک لە سوورەتانەیە کە بە سوێن دەست پێ دەکا. والفجر یعنی سوێند بە بەرەبەیان. جا فەجر چ کاتێکە؟ تەبان هێندێک دەفەرمون مەبەستی نوێژی بەیانیە، کاتی نوێژی بەیانیە. هێندێک دەفەرمون فەجر مەبەستی ئەو دوو ڕکعات سونەتەیە کە پێش نوێژی بەیانی دەکرێت کە بە ڕکعاتە الفەجر مەشهورن. هێندێک دەفەرمون فەجر ئەو کاتەیە کە پێش مەلا بانگ دەدا، ئەو کاتەیە کە خوای گەورە دێتە ئاسمانی دنیا و کاتی گیرابوونی دوعا و پاڕانەوە و کاتی شەو نوێژ و گفتوگۆکردنە لەگەڵ خوای پەروەردیگار. هەر کامێکیان بێت تەبان مەبەستی بەرەبەیانە. هێندێکیش دەفەرمون مەبەستی فەجری بەرەبەیانی ڕۆژی جێژنە، هێندێک دەفەرمون مەبەستی بەرەبەیانی ڕۆژی عەرەفەیە، هێندێک دەفەرمون بەرەبەیانی 10 ڕۆژەکانی سەرەتای مانگی دیلحیجەیە. هەموو تەفسیرەکان ڕێی پێدەچێت، بەڵام بۆ خۆی کە دەڵێن والفەجر یعنی سوێند بە بەرەبەیان. جا کاتی نوێژی بەیانی دەگرێتەوە، کاتی دوو ڕکعات سونەتەکەی دەگرێتەوە، کاتی شەو نوێژ و پاڕانەوە و دوعاکردن دەگرێتەوە لە خوای گەورە. گرنگ خوای گەورە سوێندی بە کاتەکەی خواردووە لەبەر گرنگی کاتەکە. ئەوە یەک. پاشان دەفەرمێت وەلەیالین عەشر سوێند بە شەوەکان، بە دەشەوەکانی کە تەبەن زۆرینەی عولەما دەفەرمون دە شەوی سەرەتای مانگی دیلحیجە کە هەر دەشەوەکە یەکەم هەتا شەوی جێژن و ڕۆژی جێژنیش خوای گەورە سوێندی پێ خواردوون. و ئەو فەرمودەی کە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ما من أيام العمل الصالح أحب إلى الله فيهن من هذه الأيام. دەفەرمێ هیچ ڕۆژێک نییە کردەوەی چاکی تێدا لای خوای گەورە خۆشەویستتر بن لەو کردەوانەی کە لەو 10 ڕۆژەدانە داکرێت کە دەفەرمێ یعنی 10 دیلحیجە. تەبان گوتیان جیهادیش لە پێناوی خوا، پێغەمبەر فەرمووی بەڵێ جیهادیش لە پێناوی خوای گەورە بەقەدەر عیبادەت و خواپەرستی ئەو 10 ڕۆژانە ئەجری نییە مەگەر کەسێک چێتە جیهادکردن بە خۆی و بە ماڵی، نە بۆ خۆی بێتەوە نە ماڵەکەشی بێنێتەوە، ئەو یان دەگونجێ ئەجرەکەی و خێرەکەی بەقەد ئەو کەسە بێت کە لەو دەشوانەدا عیبادەت دەکا، دەنا هیچ عیبادەتێکی دیکە بەقەدەر عیبادەتی ئەو 10 ڕۆژانە خێر نین کە عیبادەتەکە تەبان دیاریکراو نییە بە تەنها ڕۆژوو یەکێکە لە عیبادەتەکان، هەرچەندە بە تەنهاش هەندێک فەرمودەی لەسەرن، بەڵام بالذات لەسەر ڕۆژەکەی تەنها عەرەفە زۆر تەئکیدی لەسەر کراوەتەوە. عەمەلی ساڵح ذیکرە، ویردە، تەهلیلە، تەسبیحەکە ئەوانە فەرمودەیان لەسەرە، ڕۆژوویە، سەدەقەیە. و پێشینەکان عادەتیان وا بووە کە کەوتونەتە سەرەتای مانگی دیلحیجە هەر دەشەوەکەیان زیندوو کردوتەوە، عیبادەتیان تێدا کردووە و زۆریشیان ڕەئیان وایە دەڵێن دەشەوی مانگی دیلحیجە لە دەشەوی کۆتایی ڕەمەزانیش خێرترن، چونکە دەڵێن لە دەشەوی مانگی ڕەمەزاندا تەنها شەوێکی تێدایە قەدر بێت و زۆر تەئکیدی لەسەر کرابێتەوە، بەڵام لێرە خوای گەورە بە هەر دەشەوەکەی بەیەکەوە سوێندی خواردووە. گرنگ دەشەوەکان و 10 ڕۆژەکەی سەرەتای مانگی دیلحیجە کە واجیباتی حەجی تێدا دەکرێت بۆ حاجیەکان، بۆ خەڵکی دیکە عیبادەتی تێدا دەکرێت کە دەکرێت بڵێن وەکو قەرەبوویەکی وایە
بۆ ئەو کەسانێک کە توانای حەجیان نییە یا حەجیان بەنزیب نەبووە و لەیالین عەشر سوێند بە دەشەوەکەی سەرەتای مانگی دیلحیجە. ئەوجار سوێندەکان ماوەن دەفەرمێ وەشەفعی سوێند بە جووت وەلوەتر سوێند بە تاک. ئەوەش تەفسیری زۆرن، هێندێک دەفەرمون جووت مەبەستی شەوی جێژنە چونکە دەکەوێتە دا ئەوە جووتە، وەتر مەبەستی ڕۆژی عەرەفەیە، هێندێک دەفەرمون شەفع مەبەستی مەخلوقاتە چونکە خوای گەورە هەرچی مەخلوقاتی هەیە هەمووی بە جووت دروست کردووە، وەتریش مەبەستی خۆیەتی. هەندێکی کە دەفەرمون طبعاً شەفع یعنی نوێژە جووتەکان ئەوانەی دوو ڕکعاتین یا چوار ڕکعاتین، وەتر یعنی نوێژی وەتر نوێژی یەک نوێژ. هێندێک دەفەرمون شەفع مەبەستی مەخلوقاتە و وەتریش مەبەستی سیفاتەکانی خوای پەروەردیگارن کە خوای گەورە 99 ناوی هەیە یا سیفەتی هەیە. گرنگ خوا دەفەرمێ وەشەفعی تەفسیرە کوردیەکەی هەر ئەوەندەیە، وەشەفعی یعنی سوێند بە جووت سوێند بە تاک، سوێند بە شتانەی جووتن دەکرێت بڵێن مەخلوقات و دروستکراوەکان، و هەروەها وەلوەتر سوێند بە تاک کە بە تایبەتی مەبەستی خوای پەروەردیگارە. واللەیلی ئیدا یەسر و هەروەها سوێند بە شەو ئیدا یەسر ئەو کاتەی کە دەڕوا و کۆتایی پێدێت و بەرەو ڕووناک بوونەوە دەچێت. واللەیلی سوێند بە شەو ئیدا یەسر کاتێک کە دەڕوا وردە وردە و تەوان تاریکاییەکە نامێنێت و بەرەو ڕووناکی دەچێت. جا دەفەرمێ هەل فی ذالکە ئایا لەوانەدا قەسەم سوێند نییە یان ئەوانە شایانی سوێند پێ خواردن نین لیدی حجر بۆ کەسێک کە خاوەنی ژیری و عەقڵ بێ. هەل فی ذالکە ئایا ئەوانە کە باس کراون قەسەم شایانی سوێند نین لیدی حجر بۆ خاوەن ژیرەکان بۆ خاوەن عەقڵەکان. بێگومان با کەسێک بیر لە پیرۆزی ئەو کاتانە بکاتەوە یا ئەو شتانە بکاتەوە ورد ببێتەوە لێیانەوە خوا دەناسی هەمویان شایانی ئەوەنە کە خوای گەورە سوێندیان پێ بخوا بۆی سەرنجی ئێمە ڕاکێشێ. جوابی سوێندەکەی چییە؟ عولەما دەفەرمون خوای گەورە سوێندی خواردووە بە بەرەبەیان بە دەشەوەکان بە هەموو جووتەکان و بە تاک و بە شەو. جوابی سوێندەکەشی ئەوەیە، سوێندەکەشی لەسەر ئەوە خواردووە سوێند بە هەموو ئەو شتانە ئێوە ئەی کافرەکان ئەی بێ باوەڕەکان زیندوو دەکرێنەوە، پاشان لێپرسینەوەتان لەگەڵ دەکرێت و دوای لێپرسینەوەش سزا دەدرێت. وازەحە؟ ئەوجار خوا دەفەرمێ ئەلەم تەڕە کەیفە ئایا نەتزانیوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان ئەی ئادەمی زات کەیفە چۆن چۆنی فەعەلە کردی ڕەبوکە پەروەردیگارت بیعات بەرامبەر بە گەلیعات. ئەلەم تەڕە بخۆ یعنی نەدیوە، بەڵام خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەردەمە لە ژیاندا نەبووە تا ببینێ، بۆیە تەڕا لە زۆربەی شوێنی قورئاندا بە معنای عەلیمە دێ، یعنی نەتزانیوە نەتبیستوە دەنگ و باس و بەسەرهاتی گەلیعات کە خوای گەورە کاتێک لێیان تووڕە بوو، کاتێک گەلیعات لە ئەمری خوا لایاندا و لە فەرمانی خوا دەرچوون خوای گەورە چ مامەڵەیەکی لەگەڵداکردن و چۆن چۆنی سزایدان. ئەلەم تەڕە ئایا نەتزانیوە سەرنجت نەداوە کەیفە فەعەلە کەیفە یعنی چۆن چۆنی ئەنجامیدا چۆن چۆنی مامەڵەی کرد پەروەردیگارت لەگەڵ گەلیعات. گەلیعات چێن؟ ئیڕەم دەفەرمون مەبەستی لێی بابیرە گەورەکەیانە کە گەلیعات هەندێک دەڵێن یەکسانن بە ئیڕەم، خودی ئیڕەم ناوێکی دیکەی گەلیعادە. هەندێک دەفەرمون ئیڕەم کوڕی نوحی بووە کە لێوە قەومی عاد پەیدا بووە. هەندێکیش دەفەرمون برا گەورەکەیان و وەک دەڵێ باپیرە گەورەکەیان ناوی ئیڕەم بووە. هەندێکیش دەفەرمون ئیڕەم یعنی هەیکەلێکی گەورە و زەبەلاح کە قەومی عاد تەبەن لە شکڵ و شێوەدا هەمویان باڵا بەرز چوار شانە و جەستەیەکی گەورە و زەبەلاح و زلیان هەبووە. دەفەرمێت ذاتی العیماد کە خاوەنی باڵەخانە و کۆشک و تەلاری زۆر گەورە بوو.
ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە ئایا سەرنجت نەداوە کەیفە چۆنی کردی پەروەردیگارت بەرامبەر بە قەومی عاد، یعنی چی کرد پەروەردیگاری تۆ بەرامبەر قەومی عاد. قەومی عاد چێن؟ یان ڕەسەڵەکی چێنە؟ ڕەسەڵەکی ئیڕەمین کە ئەوان هەموویان ذاتی العیماد، خاوەنی باڵەخانە و کۆشک و تەلاری گەورە و زەبەلاح و زل بوون. لەبەرەوەی بۆ خۆیان گەورە بوون، کۆشک و تەلار و باڵەخانەکانیشیان هەموویان گەورە و زەبەلاح بوون کە لەکوێ ژیاون؟ هەن لە ئەحقاف کە شوێنێکە لە نێوان عومان و عەزڕەموت کە خوا دەفەرمێ ئەلەتی ئەو گەلە لەم یوخلق مثلها دروست نەکرابوو هاو شێوەیان لەی شارێکیدا. جا ئەو مثلها هەندێک دەفەرمون هایەکە بۆ باڵەخانەکان دەچێتەوە، دەفەرمێت باڵەخانەکانیان بە شێوەیەک دروست کرده بوو هاو شێوەی باڵەخانەکانیان لە هیچ ئاوەدانی و شارێکدا بوونی نەبوو. هەندێکیش دەفەرمون مثلها بۆ قەومەکەی دەچێتەوە، یعنی شکڵی قەومەکەی جەستەی قەومەکەی بە شێوەیەک بوون لە هیچ ئاوەدانی و شارێکدا لە قووەت و هێز و گەورەیدا هاووێنە و هاو شێوەیان نەبوو. ئامانج لێی هەر کامێکیان بێ ئەوەیە خوای گەورە بە بتپەرستەکانی مەککە بڵێ قەومی عاد جەستە و لاشیان لە ئێوە بەهێزتر بوو و کۆشک و باڵەخانەکانیشیان لە ئێوە قایمتر و پتەوتر بوون، بەڵام کە خوا ویستی سزایاندا بە شتێک سزایدان کە بە چاو نابیندرێ، بەڵام کەسیان نەیتوانی لە بەرامبەر ئەو سزایی خۆڕا بگرێت و بەرگەی سزای بگرێکە. خوای گەورە بەیەک باکەند کەس نازانێ لەکوێ دێ و ڕەنگی چۆنە. خوای گەورە هەر هەموویانی لە ناو برد و کوشتن و هەروەها کۆشک و باڵەخانە زەبەلاحەکانیشی هەمووی داڕماندن بەسەر یەکتریدا. ها دەفەرمێ ئەلەتی ئەو خەڵکەی لەم یوخلق دروست نەکرابوو هاو شێوەیان لە هیچ شارێکدا. تەفسیرەکەی کەشی هەیە، دەکرێت بڵێن ئەلەتی ئاوەدانیەک یعنی کۆشک و باڵەخانەیەکیان هەبوو لەم یوخلق مثلها دروست نەکرابوو هاو شێوەی باڵەخانەکانیان لە هیچ شارێکدا. ئەوە یەک. وثەمود الذین و هەروەها بەسەرهاتی گەلی ثەمودیشت نەبیستووە، گەلی ثەمود ئەوەی کە ساڵح پێغەمبەریان بوو، الذین ئەوانەی جابوا الصەخرە، جابوا یعنی هەڵیان قەند بوو الصەخرە شاخ و بەردی گەورە بالواد لە دۆڵ و شێوەکاندا، لە ناو شاخ و بەردەکاندا باڵەخانە و ئاوەدانیان دروست کرد بوو کە دەڵێن 1700 گوندیان هەبووە، هەر هەمووی لە کوێ دروست کراوە؟ لە ناو شاخیدا. شاخیان کۆڵیوە، بەردیان لەسەر یەکتردانە ناوە، قووەتی دەستیان هێندە زۆر بووە بەبێ ئەو تەمان وەسائلانێکی ئێستا هەنە، بەس بەو ئاسنانێک کە بەدەستیانەوە گرتویانن شاخیاندا داماڵیوە و ئاوەدانی و شوێنی نیشتەجێبوونیان بۆ ئەوەندە ئاوەدانیە نەگەوەندە خانووە 1500 گوند کە هەمووی لەو شێوازەی بووە. بەڵام خوا بەچی لە ناوی بردن؟ ئەوانیش بە سەوتێک، بە دەنگێک، بە هاوارێک کە بەسەریاندا لێدرا کە کەس نازانێت دەنگ ڕەنگی چۆنەوە لەکوێ ڕادێ. وثەمود الذین و هەروەها بەسەرهاتی قەومی ثەمودت نەبیستووە الذین ئەوانەی جابوا کۆڵی بوویان، کونیان کرد بوو، تاشی بوویان، هەموو معناکانی ڕاستن الصەخرە بەرد بالواد هەن لە دۆڵ و شێوەکاندا و ئاوەدانی و باڵەخانەیان تێدا دروست کرده بوو. ئەوە دوو. وفرعون و هەروەها بەسەرهاتی فرعونیشت نەبیستووە ذیل ئەوتاد کە خاوەنی مێغ بوو، خاوەنی سینگ بوو. جا ئەو خاوەنی مێخ و سینگە لە چیەوە هاتووە؟ هەندێک دەڵێن جوندی و سەربازی هێندە زۆر بوون فرعون کە چۆتە شوێنێکی تەمان شوێن نەبووە، خان و شت نەبووە تێیدا نیشتەجێبن، خیوەتیان هەڵداونها. خیوەتیش بەچی دادەکوترێ؟ بە سینگی. هەند ئەوە یەک. هەندێکی کە دەڵێن فرعون عادەتی وابوو کە کەسێکی سزا دەدا لەسەر عەرزتای دەنا سینگی ئاسنی لەسەر دادەکوتا، بە سینگی ئاسنن دەیبەستەوە هەتا دەمرد. هەندێکی کە دەفەرمون ئاسیای خێزانی تەوان دوای ئەوەی کە بۆی دەرکەوت کە ئیماندارە و موسڵمانە، دەڵێن بە 4 سینگی لەسەری لە لاقەکانی لە لای سەری بە زەویەوە دایکوتاوە و بە زەویەوە هێشتوێتیەوە تا ڕوحی دەرچوو. هەر چۆنێکی بێت تەوان فرعون خاوەنی سینگ زە دەکرێت بڵێن هێز و قووەت یا جوندی و سەربازی زۆر بوو،
بەڵام کە خوای گەورە ویستی سزایدا لەکوێ و چۆن توانی بەرگەی سزای خوا بگرێ. وفرعون ذی الأوتاد کە خاوەنی مێخ و سینگی زۆر بوو و دەکرێ بڵێن خاوەنی جوندی و سەرباز و پشتیوان و یارمەتی دەری زۆر بوو. خوا دەفەرمێ ئەلەذینە ئەوانە ئەو گەلانەی کە باس کران قەومی عاد قەومی ثەمود قەومی فرعون هەر یەکان لە سەردەمێکیدا ژیاون و هەر یەکان بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێک بە قووەت بوون و بەهێز بوون قووەت و هێزیان زۆر لە بتپەرستەکانی مەککە زیاتر بووە بەڵام خوای گەورە کە ویستی سزایاندا لە بەرامبەر سزای خوادا هیچیان پێ نەکرا. ئەلەذینە ئەو گەلانە طەغەو یاخی بوون فی البلاد لە شارەکانیاندا ئەلەذینە ئەو گەلانە گەلانێک بوون طەغەو یاخی بوون دەرچوو بوون لە فەرمانی خوا ستەم و زوڵم و زۆریان کردبوو لە شارەکانیاندا جا فەئەکفەڕوو زیادیان کردبوو فیها لەناو ئاوەدانیەکانیاندا ئەلفەساد خراپەکاری دزیە جەردەیە خەڵک کوشتنە ستەمە بەکۆی لێیکردنە زۆریان کردبوو لەناو ئاوەدانیەکانی خۆیاندا خراپەکاری و گەندەڵی خوای گەورە چی لێکردن فەصەب عەلەیهیم ڕشتی بەسەریاندا ڕەبوکە پەروەردیگارت سەوتە عەذاب سەوت بۆ خۆی یعنی قامچی سزا بەڵام لێرە مەبەستی ئەوەیە توندترین سزا بەهێزترین سزای بەسەردان ناردن و بۆی دابەزاندن هەر یەکان بە جۆرێک قەومی عاد گوتمان خوا بە قەومی ثەمود خوای گەورە بەیەک شریخە و دەنگێکی بەهێز لە ناوی بردن و هەروەها فرعونیش دەزانن کە خوای گەورە لەناو ئاوێکدا کە موسای تێدا ڕزگار کرد ئاوێکی نەرمی شل کە فرعون خۆی بەخوای ئەو جێگایە و ئەو شوێنە دەزانی خوای گەورە لێدا فەرقی کرد بۆیە فەصەب عەلەیهیم ڕشتی بەسەریاندا ڕەبوکە پەروەردیگارت سەوتە عەذاب قامچی سزا یا دەکرێ بڵێن توندترین سزا. ئەو جار دەفەرمێت ئینە ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ ئەوە هەڕەشەیە لە هەرچی ستەمکار و خراپەکارە لەبیلمرصاد بێگومان لە کەمین و لە چاوەڕوانیدایە بۆ ئازاردان و سزادانی هەموو ستەمکار و خراپەکارێک. ئینە ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ لەبیلمرصاد بە دڵنیاییەوە لە چاوەڕوانی و لە کەمیندایە بۆ بە سزاگەیاندنی هەموو خراپەکار و یاخیەکی ئەو سەرزەویە. ئەو جار خوای گەورە دەفەرمێت فەئەمە الئینسان و بەڵام مرۆڤ دوو بەشن تەوان یعنی دوو جۆر هەڵوێستی هەیە مرۆڤی بێباوەڕا مرۆڤی تێنەگەیشتوو مرۆڤی ناحاڵی مرۆڤی ئیماندار نەها فەئەمە الئینسان و بەڵام مرۆڤی بێباوەڕ دەکرێ بڵێن مرۆڤی خراپەکار ئیذا مەبتەلاه کاتێک کە تاقی کردەوە ڕەبوه پەروەردیگاری فەئەکرەمەه ڕێزی لێنا وەنەعەمەه چاکەی لەگەڵ کرد فەیەقوڵ دەڵێ بە لە خۆبایی بوونەوە ڕەبی ئەکرەمەن پەروەردیگارم ڕێزی لێگرتووە پەروەردیگاری من ئەمنی بە لە خەڵکی بە چاکتر داناوە ئەمنی لە خەڵکی خۆشتر دەوێن بۆیە ماڵی زیاتری داومێ دەسەڵاتی زۆرتری داومێ کە زۆرێک لە خەڵکە دنیا ویست و دەسەڵاتدارە ستەمکارەکانی ئێستا پێیان وایە بۆ کاتی خۆشەر پێیان وا بوو کە لە دنیادا لە بەرەوەی ماڵیان زۆرترە و دەسەڵاتیان زۆرترە و خوای گەورە بەڵاو ناخۆشی دنیایان بەسەر نایانێ بە شێوەیەکی کاتیوە دەزانن لای خوش زۆر بەڕێز و زۆر گەورە. فەئەمە الئینسان و مرۆڤی بێباوەڕ ئیذا مەبتەلاه کاتێک کە تاقی کردەوە ڕەبوه پەروەردیگاری تاقیکردنەوەکە بە باری خۆشیدا فەئەکرەمەه ڕێزی لێنا وەنەعەمەه چاکەی لەگەڵدا کرد فەیەقوڵ دەڵێ بە لە خۆبایی بوونەوە ڕەبی ئەکرەمەن پەروەردیگارم ڕێزی لێناوم. ئەو قسێ ئەگەر وەکو باسکردنی نیعمەتی خوا بێ ئەعتیادیە بڵێ خوای گەورە چاکەی لەگەڵ کردووم ئەوەی هەمە ئی خوایە و خوا پێداوم تەبیعیە بەڵام ئەگەر لە خۆبایی بوون و لە خۆڕازی بوون بێ پێدوا بێت تۆ لە خەڵکی خۆشەویستتر و چاکتر و باشتر و عەزیزتری بۆیە خوا ئەوەی پێداوێت غەڵەتە. فەیەقوڵ ڕەبی دەڵێ پەروەردیگارم ڕێزی لێگرت وەئەمما بەڵام ئیذا مەبتەلاه کاتێک کە تاقی کرایەوە ئەو کەسە لەلایەن خواوە چۆن تاقی کرایەوە ئەو جارەی فەقەدەڕە عەلەیهی فەقەدەڕە گیرایەوە لەسەری گرتیەوە لەسەری ڕزقە و ڕۆزی سنوورداری کرد لەسەری ڕزق و ڕۆزی ئەو جار فەیەقوڵ دەڵێ
ربی ئەهانن پەروەردیگارم سوکاتی پێکردوم تووشی نائومێدی دەبێت تووشی یەز دەبێت پێی وایە خوای گەورە ڕقی لێتی کە ئینسانی ئیماندار بە هیچ شێوەیەکی نابێ ئاوا بێ کاتێک چاکەت لەگەڵ دەکرێت شکری خوای لەگەڵ بەڵێ دڵت پێی خۆشە بەڵام بەی خوای دەزانی سوپاسی خوای لەسەر دەکەی وە کاتێکیش خوای گەورە بە ناخۆشی تاقیت دەکاتەوە بە تاقیکردنەوەی دەزانی پێدوانیە خوای گەورە سوکاتی پێکردووی بەعەکسەوە خوای گەورە ئەگەر ئیماندارێکی خۆشویست ئیماندارێکی ڕێز لێنە تووشی تاقیکردنەوەی دەکا هەتا تاقیکردنەوەکەت سەختتر و قورستر و ناخۆشتر بێ بۆ ئینسانی ئیماندار نیشانەی خۆشەویستی و نزیکەتی لەخوا بەعەکسەوە ئەو کاتێک کە ئینسان دەکەوێتە خۆشی و وەک دەڵێ کەمتر تاقی دەکرێتەوە بەڕاستی ئەو کات ئینسان دەبێت دڵی ناخۆش بێ و خەفەتی بخوا هەرچەندە ببارە خۆشیەکەشدا هەر تاقیکردنەوەیە ئەگەر لی دەرسی و شکری خوا بکە هیچ تاوانبار نابی بەڵام ئەگەر ئینسان تووشی بەخۆشی تووشی عوج بوو لە خۆبایی بوون بوو بە ناخۆشی تووشی نائومێدی بوو لە جیاتی سەبرگرتن نیشانەی ئیمان سەعیفی یان ئیمان نەبوونە فأما الإنسان بەڵام مرۆڤی بێباوەڕ مرۆڤی تاوانکار ئیذا مەبتەلاه رەبه کاتێک تاقی کردەوە ئەو مرۆڤە پەروەردیگاری فأكرمه ڕێزی لێنا وەنەعەمەه چاکەی لەگەڵ کرد فەیەقول رەبی ئەکرەمەن دەڵێ پەروەردیگارم ڕێزی لێناوە وەئەمما بەڵام هەر ئەو کەسە ئیذا مەبتەلاه کە تاقی کردەوە خوا فقدر عليه گرتیەوە لەسەری سنوورداری کرد لەسەری ڕزقه خۆراک و ڕۆزی و نیعمەتە دنیاییەکان فەیەقول دەڵێ رەبی ئەهانن پەروەردیگارم سوکاتی پێکردوم و بێڕێزی کردوم و خراپەی لەگەڵ کردوم و تووشی نائومێدی دەبێ بەڵام خوای گەورە دەفەرمێ کەلا نەخێر هیچ کامێکیان ڕاز نییە نە ئەوە کە خوا نیعمەتت لەگەڵ دەکا بەڵگەیە لەسەر ئەوەی کە بە خودی نیعمەتەکەی تۆ لە خەڵکی چاکتری نە بەوەش کە خوا لێت دەگرێتەوە نیشانەی ئەوەیە کە تۆ لە خەڵکی خراپتری پێوەری چاکی و خراپی کۆمەڵێک سیفەتی دیکەنە کۆمەڵێک شتی دیکەنە خوا دەفەرمێ کەلا واز بێنن لەو بیرکردنەوەیە واز بێنن لەو تێڕوانینە واز بێنن لەو حاڵی بوونە حەقیقەتەکەی ئەوەیە کە ئێوە ئەوە سیفەتتانە بۆی خوا بێڕێزتان دەکا یان نیشانەی بێڕێزی ئەو شتانەنە بەل لا تکریمون اليتیمە ئێوە عادەتتان وایە ڕێز لە هەتیو ناگرێت ئەوەی ڕێز لە هەتیو نەگرێ دڵنەوایی هەتیو نەکا بەدەم هەتیوەوە نەچێجا مادیەن پێویستێتی یان معنەویەن پێویستێتی گرنگەوەی کە بێ باوکە ئەوەی کە وەک دەڵێ لەلایەنێکی ژیانی وەک دەڵێ فەراغی بۆ دروست بووە بەهانایەوە ناسی بەهانە نەچوونی هەتی و بێ باوکەکە نیشانەی کەم ڕێزیە لەکن خوای گەورە نەکەم ماڵی کەلا واز بێنن لەو بیرکردنەوەیە بەل لا نیشانەی خراپی ئێوە ئەوەیە کە ئێوە لا تکریمون اليتیمە ئێوە ڕێز لە هەتی و ناگرن ئەوەی ڕێز لە هەتی و ناگرێ لای خوا کەم بایەخە و کەم قیمەتە بەعەکسیشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هذا فرمى أنا وكافل اليتيم كهاتين طبعا منو بخيوكري هتيوي وەکو ئەوە واین ها وەکو دوو پەنجەی لە تەنیشتێک واین بەڵام بەخێوکەری هەتی و لە ڕووی مادیەوە نیە بەڕاستی ئەگەر هەتی پێویستی بەلایانی مادی نەبوو لە ڕووی دیکەوە سەرپەرشتیکردن و پەروەردەکردن تەوان گرینگە ئاگار لێی بێ و بەخێویکەی و ئەوەی کەیکە بەداخەوە زۆر جارە هەتی و لە ڕووی لە وڵاتێمە بەتایبەتی لە ڕووی مادیەوە لە ئەو پەڕی باشیدا خەڵک لەگەڵیان بەڵام لە ڕووی ئیهمالکردنی لایانی پەروەردەی و دڵنەوە ینی زیاد لە پێویست خاترگرتن و نەگەڕاندنەوەی لە هیچ شتێکی زۆر جار لە لایانی پەروەردەی لاسار و خراپ دەردەچن کە ئەوە چاکە لەگەڵ کردنیان نییە زۆر جار چاکە لەگەڵ هەتیوی ئەوەی زلەی لێدەی ئەوەیە بیگریەوە لە خراپەی نەک هەرچی گوتی و هەرچی کردی بە دوویدا بدەی و تووشی لاساری و خراپەی ببێ ئەوە یەک ولا تحاضون صفتێکی دیکەی خراپتان ئەوەی ئێوە هانی خەڵکی یان یەکتری نادەن على طعام المسكين لەسەر خواردندان بە هەژاران ولا تحاضون على طعام المسكين هانی خەڵکی نادەن لەسەر خواردندان بە هەژاران طبعا ئیطعامی طعام یەکێکە لەو هۆکارانەی کە ئینسان پێ دەچێتە باش دێ ئەگەر بۆ خۆت نەدبوو یا پێت نەکرا ئینسان نابێت دەستەوە ستان دانیشێ دەوێ هانی خەڵکی بدا کە خواردن و خۆراک بدا بە خەڵکی تەنانەت ئەگەر خەڵک فەقیریش نەبی خواردندان و خەڵک تێرکردن هەر سەدەقەیە و هەر چاکەیە
ولا تحاضون ئێوە هانی یەکتری و هانی خەڵکی نادەن لەسەر خواردندان بە هەژارن جاوەکو خواردن ئەگەر فەقیرەکە پێویستی بە خواردن بوو خواردن لە پێش هەموو شتێکیەوەیە بەس جاری وایە فەقیرەکە پێویستی بە خواردن نییە پێویستی بە شوێنی حەوانەوەیە جاری وایە پێویستی بە جلوبەرگە جاری وایە فەقیرەکە لەوانەیە پێویستی بەوە بێت لە ڕووی یعنی بە ئیشی دەستیان بە ئەوەیە هاوکاریکە و یارمەتی دەی گرنگ سیفەتێکی دیکەی خراپەکارەکان کە خوا زەمیان دەکا ئەوەیە دەفەرمێ ئێوە هانی خەڵکی نادەن لەسەر خواردندان بە هەژاران خاڵێکی دیکە سیفەتێکی دیگەی خراپتان کە خوا بەهۆیەوە ئینسان بێڕێز دەکا ئەوەیە وەتەئکولونە توڕاتە دەخۆن توڕات یعنی ماڵی میراتی ئەکلەن بە خواردنێکی لەممە یعنی زۆر چاوبرسیانە جا ئەوە کە کات خۆی مەسەلەن گەورەکان میراتیان لە برد و گسکەکانیان بێبەش دەکرد یا پیاوان دەیان برد و ژنیان بێبەش دەکردن یان ئێستا کە جاری وا هەیە بە مەبلەغێکی کەم جاری وا هەیە هێندێکان ڕازی دەکەن و هێندێکیش دەستی وەک دەڵێ خۆیانی لێدەوەشێن و حەقی تەواوی کە خوای گەورە هیچ مەجالێکی لە ماڵی میراتیدا بۆ ئینسانی نەهێشتۆتەوە ئینسانی یعنی پارە و میراتی نەداوەتە دەستی وەک دەڵێ ویژدانی ئینسانەکان خوای گەورە بۆ خۆی دابەشی کردووە هیچ جۆرە ئیسیهادێکیشی تێدا ناکرێت خوای گەورە بەشی هەمووانی داناوە ئەگەر وەک خۆی نەتدا یان تاخیرت کرد یا دەستا و دەستت پێ کرد بێگومان بەر ئاەتەکەی دەکەوی نیشانەی بێڕێزی و خراپی ئینسانەکەیە وەتەئکولونە توڕاتە دەخۆن ئێوە ماڵی میراتی بە ئەکلەن بە خواردنێکی لەم یعنی چاوبرسیانە و زۆر زیاد لە پێویست سیفەتێکی دیکەتان ئەوەیە وەتوحیبونە المالە خۆشتان دەوێ ماڵ سەروەت و سامان طبعا هەموو کەس ماڵ و سامانی خۆش دەوێ نیسبەتێک وایە بەڵام دەفەرمێ حبن خۆشەویستیەک جەمما دەتانەوێت بەس کۆیکەنەوە لەسەر یەکی دانێت ڕەزیلی پێ بکەن طبعا ماڵ ئەگەر دڵت پێوە بێ پەیدایکەی بەڵام دڵشت بێ سەرفیکەی بۆ خۆت بۆ بەتایبەتی بیکێ خێر و سەدەقە و بۆ قیامەتی خۆت بەڕێکەی ئەوە نا وتحبون المالە خۆشتان دەوێ ماڵ و سامان حبن بەڵام خۆشەویستیەک جەمما کە زۆر یعنی سوورن لەسەر کۆکردنەوە و لەسەر یەکدانان و بەردەوام ژمارتن و ڕەزیلی پێکردنی ماڵ ئەگەر تەنها ئامانجدەوە بێتە جیفانت و دوایانەیەتەوە دەرێ خراپە و لە ئینسانی دەبێتە بەڵا بۆ قیامەت ئەو جاخوا دەفەرمێ کەللا واز بێنن لەو سیفەتە خراپانە ئیذا دکەتی الأرض دەکەن دەکا کاتێک هێندرایە لەرزە زەوی دەکەن دەکا بە لەرزینێکی یەک لە دوای یەک نانا تێنەپەڕێ كلا وانابي إذا دكت الأرض دكا دكا كاتك هنرايا لرزا أو زوية دكا دكا بلرزينيكي يقلد وايك ما بس قيامتا أو كاتا يعني بوتان دردكوي أو كاراني كردوتان چەند زەرەرتان لێ کردوون جارێ خەبەرەکەی نهاتووە كلا واز بێنن لەو سیفەتە خراپانە إذا دكت الأرض كاتك هێندرایە جوڵە و لەرزە زەوی دەکەن بە لەرزینێکی دەکا یەک لە دوای یەک کە قیامەت کە فوو بە سووردا دەکرێت زەوی دەلەرزێ بەڵام لەرزینەکان وردە وردە زیاد دەکەن و ئەوەی دێ لەوەی پێشووتری بەهێزترە ئەوجار وەجاء رەبوک دێت پەروەردیگارت بۆ دەشتی مەحشەر طبعاً بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە بە ذاتی خۆی والمەلەک و هەروەها فریشتەکانیش دێن صەفەن سەفە ڕیس ڕیس سەف سەف دێت پەروەردیگارت والمەلەک و هەروەها فریشتەکانیش دێن صەفەن سەفە ڕیس ڕیس سەف سەف ئەوجار وەجیئە دەهێندرێت یەومەئیذین لەو ڕۆژەدا بجەهەنەمە دۆزەخ دەهێندرێ چێ دەیهێنێ مەلائیکەتەکان دەیهێنن و فەرمودەی دەفەرمێت جەهەنەم لەو ڕۆژەیدا دەهێندرێت کە لەها 70,000 زیمام هذا فەرمێ 70,000 زنجیر قفڵی پێوەیە مع كل زمام 70,000 مەلک هەر قفڵ و زنجیرێکیش 70,000 مەلائیکەت دەستی پێوە گرتووە ڕای دەکێشێت دەبێت چەندە زەخم بێ وەجیئە دەهێندرێت بۆ دەشتی مەحشەر یەومەئیذین لەو ڕۆژەدا بجەهەنەمە دۆزەخ ئەو جار خوا دەفەرمێ یەومەئیذین لەو ڕۆژەدا یەتەذەکەر
الإنسان بیری دەکەوێتەوە مرۆڤ هەرچی کە پێویست بوو بیکا بەڵام نەیکردووە، هەرچی خراپەیە کە کردوێتی بەڵام خوا دەفەرمێ وأنى له الذكرى چ سوودێکی هەیە بۆ ئەو بیرکردنەوەی ئەو کاتە و ئەو ڕۆژە. وجيء دهندرت يومئذ لو رجدا بجهنم دوزخ وجيء دهندرت لو رجدا دوزخ يومئذ لو رجدا كد جهنم هندراو هلا برامبر خلقي راوستندراو كافر كان بچاوي سر جهنم يان بيني يتذكر الإنسان مروف بيري دكويتوا وبيري ديتوا خيال ومشكي هرچي كردويتي یا نەیکردووە ئەوەی دەبوا بیکا و نەیکا بەڵام خوا دەفەرمێ وأنى له چ قازانجێکی هەیە بۆ ئەو الذیکرا بیرکردنەوەی ئەو کات و بیرهاتنەوەی ئەو کات بێگومان هیچ. یەقول دا دەڵێ چێ دەڵێ ئەوەی کە ئەو سیفەتە خراپانەی تێدا بوون ئەوەی ئەو ئاکارە خراپانەی تێدا بوون دەڵێ یا لەیتەنی خۆزیا من قەدەمت و پێشم دەخست کار و کردەوەی چاکە لحەیاتی بۆ ئەو ژیانە. یەقول دەڵێت ئینسانە خراپەکان ئەوەی خاوەنی ئەو سیفەتانن یا لەیتەنی خۆزیا منیش یا من قەدەمت و پێشم دەخست بۆ خۆم کار و کردەوەی چاکە لحەیاتی بۆ ئەو ژیانە. بەڵام خوا دەفەرمێ فەیەومەئیذ لەو ڕۆژەدا لا يعذب سزا نادا وەکو عەذابەهو بە سزای خوا ئەحەد هیچ کەس، یعنی هیچ کەس ناتوانێ هیچ کەسێکی دیکە سزادا بەو شێوازەی کە خوا ئینسان سزا دەدا. ئەوە تەفسیرێکیان. تەفسیرێکیشیان ئەوەیە کە خوای گەورە هەر کەسێک لە قیامەتێ بە شێوەیەک سزا دەدا ئەو کەسە وا دەزانێ سزای هیچ کەسێکی دیکە بەقەدەر سزایوی سەخت و ناڕەحەت نییە. هەردوو بۆچوونەکە ڕاستن. فەیەومەئیذ لەو ڕۆژەدا لا يعذب سزا نادرێن عەذابەهو بە سزای ئەو کەسە ئەحەد هیچ کەس سزا نادرێ بە سزای ئەو هیچ کەس، یعنی ئەو سزایە کە خوا لەو ڕۆژەدا دەیدا بە کافرەکان بە شێوەیەکە سزای هیچ کەس بۆ کەسێکی دیکە بەو شێوەی نییە. وەکو باسم کرد یا کەسەکە وا دەزانێ سزاکەی ئەوی هێندە سەخت و قورسە لێی هەموو خەڵکی سەختتر و قورسترە. ئەوە یەک. ولا یوثق و هەروەها نابەستێتەوە وەثاقەهو بە شێوەی بەستنەوەی خوای کۆت و زنجیر ناکرێ بە کۆت و زنجیرکردنی خوا هیچ کەس، یعنی ئەو کۆت و زنجیرەی کە خوای گەورە دەیخاتە دەست و قاچ و ملی کەسە تاوانبار و خراپەکارەکان بە شێوەیەکە هیچ کەسێکی دیکە ناتوانێت کەسێکی دیکە بەو شێوازە کۆت و زنجیرکە. بۆ چونکە دەست هەردوو دەستیان کەلەپچەی تێدەکرێت هەردوو قاچیان کەلەپچە ئەو جار بە زنجیرێکی هەفتا گەزی دەست و قاچ لەگەڵ چەنەگەیان لێکتری دەبەسترێتەوە ئەو جار لە کۆڵەکەیەکی ئاسنین لە ناوەڕاستی جەهەنەمە کەسەکە قایم دەکرێت و هەتایش لە ناوێدا دەبێنێت. پەیوەندکردن و بەستنەوەی بە شێوازێکەوە هوگوتم کەس ناتوانێت کەسێکی دیکە ئاوا ببەستێتەوە یان دەکرێت بڵێن کەسەکە بە شێوازێک دەبەسترێتەوە پێی وایە کەسی دیکە وەکوی بەتوندی و بە سەختی نەبەستراوەتەوە. ولا یوثق نابەسترێتەوە وەکو وەثاقەهو بە شێوەی بەستنەوەی ئەو هیچ کەسێک، یعنی ئەوەی کە خوا کەسە کافرەکانی پێ کۆت و زنجیر دەکا و دەبەستێتەوە بە شێوەیەکە هیچ کەس ناتوانێت ئاوا کەسێکی دیکەی پێ ببەستێتەوە یان بە شێوەکەی دیکە بڵێن هەر کەسەی بە شێوەیەک کۆت و زنجیر کراوە و بەستراوەتەوە کە وا دەزانێت کۆت و بەستنەوە و زنجیر بەندکردنی هیچ کەسێکی دیکە وەکو ئیوی سەخت و قورس نییە. خوا پەناماندا. بەنسبەت بەشەکەی دیکەی کە ئەو سیفەتە خراپانەیان تێدانین کە لە بەرامبەر تاقیکردنەوە و خۆشی و ناخۆشیەکاندا لە بەرامبەر خۆشیەکان شکری خوا دەکەن لە بەرامبەر ناخۆشیەکان سەبر دەگرن ئەو سیفەتانیان تێدا عەکس بۆتەوە لە جیاتی بێڕێزی ڕێز لە هاتیو دەگرن لە جیاتی هان نەدان خواردن دەدەن لە جیاتی ماڵی میراتی بخۆن ماڵی میراتی دەگەیەنە شوێنی خۆیان لە جیاتی ڕەزیل بن بەخشندن خوا چیان بۆ دەکات و وە لە سەرمەرگدا چمش لەیەکیان پێدەدا دەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە ئەی نەفس ئەی
ئەو دەرونەی ئەو نەفسەی ئەو گیانەی ئەو ڕوحەی کە ئارام و ئاسوودەی. دڵ و نەفس بەچی ئارامە و ئاسوودەیە؟ ئەلا بذکر الله تطمئن القلوب. ئاگادار بن تەنها بە ذیکر و یادی خوا دڵی ئارامە. چێ جاو ئاەتە هێندێک دەڵێن لەسەر ئیمامی عوسمان هاتوۆتە خوارە، هێندێک دەفەرمون لەسەر ئەبوو بەکری سیدیق، هێندێک لەسەر دەفەرمون لەسەر حەسەنی کوڕی ئیمامی عەلی. بەڵام ئاەتەکە گشتیە دەتوانین بڵێین هەر کەسێک لە کاتێک یادی خوای کرد، ناوی خوای لەکن هێندرا یا ناوی خوای هێنا یان باسی خوای لەکن کرا، دڵی ئارام و ئاسوودە بوو بەرەو ئاەتەی دەکەوێت. چونکە خوای گەورە بەگشتی یا ئەیەتوها النەفس المطمئنە، ئەی ئەو نەفسەی، ئەی ئەو دەرونەی کە ئارام و ئاسوودەی بە ذیکر و بە یادی خوا، ئەوە لەسەر مەرەکانە قیامەتێنا پێی دەگوتێ ئیڕجعی، بگەڕێەوە ئیلا ڕەبیکی، بۆ لای پەروەردیگارت. نەفس مؤنەثە وێ ناڵێ ڕەبەکە ڕەبیکی، بگەڕێەوە ئەی نەفسی ئارام و ئاسوودە بۆ لای پەروەردیگارت. چۆن؟ ڕاضیەتەن مەڕضیە، ڕاضیە تۆ ڕازی لەو پاداشت و چاکانەی کە خوا بۆی ئامادە کردووی، مەڕضیە وەخوای گەورەش لە کار و کردەوەکانت ڕازیە. ئەی نەفسە ئارامەکە بگەڕێەوە بۆ لای پەروەردیگار، ڕاضیە تۆ ڕازی، ڕازی دەبی لەوەی پێت دەدرێ. خوای گەورە بە جۆرێک پاداشتت دەکا و ڕێزت لێ دەگرێ و جێگا و شوێنت پێدەدا کە لێی ڕازی. مەڕضیە وەخوای گەورەش لە کار و کردەوەکانی تۆ ڕازیە. ئەو جار دەفەرمێ فەدخولی، خوا پێ دەفەرمێ بڕۆ ناو بەندەکانم، فەدخولی بڕۆ ناو بەندەکانم، بڕۆ ناو ڕیز و تاقم و دەستەی ئەوانەی کە عەبد و بەندەی من بوون. ئەو جار دەفەرمێ وەدخولی جەنەتی، و بڕۆ ناو بەهەشتەکەی من، بڕۆ ناو ناز و نێعمەتەکانی من لە ناو بەهەشتدا خوا بەنسیبمان کرد. وصلی الله علی سیدنا محمد.